بەڵێ دیارە بەپێی ئەو قاوانونەی کە لە وەزارەتەکان هەیە یاخود ئەو ڕێنمایی بڕیارانەی کە جیهەتی تەنفیزی قایمقامیەتیان پارێزگاری هەولێر داینەوە ئەو ئیجراعاتانە لە ئاست طموح و داخوازی ئێمەش نینە چکەم ڕەنگە لە کامی ئەم ئیجراعاتانە قۆڕخکاری زیاتر بێت و یاخود ئەو مەوادانەی کە دێتە بازار موادی بەسەرچووی ناو لێ دەنێت و جارێک کە ئیجراعاتت لەگەر کردغرامەت کرد بە پارەیەکی کەم ڕەنگە تەسیری و کاریگەری نەکاتە سەر ئەو کارگەیە بۆیە ئەو بە دوواداچوونەوە ئیجراعاتانە لەسەر ئەو مەسەلانە دەکرێت لە ئاست طموحی ئێمەش نییە و ئێمەش داوامان کردووەکو ئەنجومەنی پارێزگا پێداچوونەوە بەو بڕیار و ڕێنماییانە بکرێت کە دانراوە وەکو سزا بۆ سەرپێچیکاران لە بەتایبەتی لە مەوادی خۆراک چونکە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی تاکەوە هەیە دەبێت پێداچوونەوەی جدی بۆ ئەم بابەتە بکرێت ناکرێت هەر کۆمپانیایەک لەو مەجالە بەتایبەتی لە مەجای خۆراکی گەندەڵی تێدا کرا یاخود کاڵای ماوە بەسەرچووی فرۆش دەبێت ئیجراعاتی تونتری لەگەڵ بکرێت و هەتا دەگاتە ئیجراعاتی مۆڵەسەندنەوە لەو کارگانە لەو کۆمپانیانەت ئەگەر تو یەک دوو کۆمپانیات بەم شێوازە سزادا دەبێتە پندێک بۆ هەموو کۆمپانیایەتی ئەو ماوە و ئەو کاڵایە یان ئەو خۆراکە ماوە بەسەرچوانە داخلی هەرێمی کوردستان نەکات بۆیە ئێمە داوا دەکەن ئیجراعاتی تونتر بکرێت و بەردەوامیش لەسەر خەتین لەگەر جیهەی تەنفیزی بەڵام بە حکومیەوەی دەسەڵاتی تەنفیزی خۆی بەرپرسە لە ئیجراعاتکردن لەگەر ئەم کۆمپانیانە ئێمە ڕاستەوخۆ نەچوینە ناوە ئیجراعاتە و داوا دەکەن ئیجراعاتەکانیان تونتر بێت و ئێمەش چاودێر دەبین بەسەری